بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. مەسیدات بابەنیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش هاتمەوە خزمەتتان. بۆم ئەڵقەی بەرنامەکەم تەوەرەکەم تایبەت کردووە بە باسکردنێک لە کاری ناوبژیوانی و ئەزمموی یەکی لە ناوبژیوانەکانی پێشووی کوردستان و عێراق. ئەویش بۆ ئەم مەسەلەیە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز ساسان عومەر ناوبژیوانی پێشووی خولەکانی کوردستان و عێراق دەکەین. کاک ساسان بەخێر بێ. زۆر سپاس. کاک ساسان ئەمە سەرەتا باسێک لە کاری ناوبژیوانی بکەم. پێت وایە کاری ناوبژیوانی لەسەر ئاستی کوردستان لە چه ئاستێکدایە؟ سەرەتا سپاس، خۆشحاڵم بۆم دیدار و بەرنامەیە. سپاس بۆ بەسەرکردنەوەتان. بۆ وەڵامی پرسیارەکەت ئەتوان بڵێم ئاستی ناوبژیوانی لە ڕووی توانای ناوبژیوانان یاخود لە ئاستی فەهمی تێگەیشتنی وەرزشوانان و هاندەران بۆ ناوبژیوانان سەرەتا گەڕێن لەسەر ئاستی برا ناوبژیوانەکانمان، یعنی توانای ئەوان وە ئەو زەمینێژی کەوا یەکەی تۆپی کوردستان ڕەخسانیوتی بۆ ناوبژیوانەکان یاخود تا چەند هاوکار بووە لەو بابەت. وەکو ئاستی ناوبژیوانان یعنی ئێستا جێگەی دڵخۆشیە کۆمەڵە ناوبژیوانی گەنج لە هەموو شارەکانی کوردستان لەخوا بەزیابێ هاتوونەتە پێشەوە چۆنەڵی خامەیەکن بۆ پێگەیاندنیان بۆ دروستکردنی ناوبژیوان لە کوردستانە کە پێشکەشی بەداخەوە ئێمە چونکە هەرێمیشین سەر بە عێراقین توانامان نییە خۆمان ناوبژیوانێکی خۆمان لەسەر ئاستی کوردستان ببێتە نێودەوڵەتی، یعنی بەڵێن لەسەر حەسەی کوردستان کە ئەندامیل لێشێتی تۆپی ئاسیا بێشێتی تۆپی نێودەوڵەت لە چوارچێوەی عێراقین بەداخەوە بتوانین لەم ناوبژیوانە گەنجانە ناوبژیوانێک دروستکەین بیگەینە ئاستی نێودەوڵەتی لە عێراقا. خۆشبەختانە کۆمەڵە ناوبژیوانی گەنجن پێویستی بەوەیە کە پلانێکیان بۆ داڕێژەیە، پێویستیان بەوەیە بخرێنە دەستێکەوە کە بەرنامەیەشی تۆپمە و ئەکادیمیان بۆ دانێ قاڵیان بکاتەوە لە بواری ناوبژیوانی و یاساکانی تۆپی پێ. وەکو چۆنەڵی ناوبژیوان ئەگەر سیرکەین لە خولەکانی کوردستان لەخوا بەزیاب ئێستا گەنجینەیەکی باشمان هەیە لە ناوبژیوان، بەڵام ئەوەی کە کێشەمان بۆ دروستەکە کۆسب دروستەکە بۆ ناوبژیوانەکان هەنێ جار چۆنەڵی کەوتنە هەڵەی بەرپرسانی ناوبژیوانانە لە هێنانە پێشەوەیان لە پێگەیاندنیان لە ڕۆڵبینینیان لە ئەم ناوبژیوانانەیە لە خولەکانی کوردستان و عێراقا. بەداخیشەوە لەمپەری شەشمان هەیە کە کاریگەریشی خراپ و خراپتری هەیە لەسەر ناوبژیوانان کەوا ئەکا بێزار بن کەواکە احتیمام بە تواناکانی خۆیان نێن تێنەگەیشتن و ڕێزنەگرتنیان لەلایەن هاندەران و لەلایەن بەشێک لە یانەکان کە پێشەوەی باسی هاندەران و ئیدارە کێشیان بۆ دروستەکەن. فیدراسیۆنی تۆپی کوردستان تا چەند هاوکار بۆ بەرزکردنەوەی ئاستی ناوبژیوانەکان یاخود بۆ ئەوەی ناوبژیوانەکان کەمترین هەڵە ئەنجامدن بۆ چ ڕێگە چارێکی بەکارهێناوە؟ من بە مێژووی خۆم کە ناوبژیوانیم کردووە هەتا ئەم ساڵ کە وازم لە کاری ناوبژیوانێنەوە یەکێتی تۆپی کوردستان هەمیشە هەوڵیاوە ناوبژیوانەکان ئاسیان بەرز بێتەوە، بەڵام دایمە ڕوبەڕووی کۆسپ و تەنگەژە بۆتەوە. یەکێ لەو کێشانەی کە ئێستا لە بەردەم یەکێتی تۆپی پێی کوردستانە نەبوونی میزانی و بودجەیەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئەمە تەنگەشەیەکی زۆر قورس و بارگرانێکی زۆر قورسی خستوتە سەر شانی یەکێتی تۆپی کوردستان کە نەتوانێ ئەو زەمینەیە خۆشکە ئەو زەمینەیە ساسکە بۆ ناوبژیوانان دەوراتی تەتویریان بۆ بکاتەوە، مەعسکەر تەدریبیان بۆ بکاتەوە، چۆنەڵی وەکو پێویست بە دەم ناوبژیوانانەوە بێ. ئەمە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر ناوبژیوانان دروست کردووە. ئەم هەتا ئەم بارگژێ ئەم بارقورسیە لەسەر یەکێتی تۆپی پێی کوردستان لا نەبرێت ئەم کێشە و گیر و گرفت و ئاستەنگانە بۆ ناوبژیوانان ڕۆژ بە ڕۆژ زیاد بێ. کاریگەری لەسەر ئاستیشان دروستەکە
چونکە بتێت و نەتێت بە چەشنێکە ناو ژوانێک هەفتانە واجبی خۆی ببینێ بەرامبەری پاداشتە مادیەکەی وەرنەگرێت لە 2 هەفتە جارێک هەر نەبێ بە مانگی جارێک ئەم ناوژوانانە کاریگەری دەرونیان لەسەر ئەبێ چونکە هەنێکی زۆربەی هەرە زۆریان بە قەرز پارە قەرزەکەن بۆ دابینکردنی کرێی هاتوچۆ مانەوە ئەگەر پێویستکە خواردنی ئەو یەک دووژەمەی کە ئەکرێتە ئەو سەفەرە کە ئاچ بۆ یاریەک ئەمە کاریگەریی خراپی ئەبێ لەسەر دەرونی ناوژوانەکان هەمیشە لە بیری ئەوەیە چۆن ئەم قەرزە باتەوە کەی پارەیەت کەی پارە سەرفەکرێ بۆ یەکێتی تۆپی پێ یەکێتی تۆپی پێی کوردستان کەی پارە سەرفەکاتەوە بۆم ناوژوانە باشە ئەمە وای لێ ئەکات کەمتر احتیمام بە بواری ناوژوانی بیر لە بەدیل بکاتەوە ڕێگە چارەیش کە هەڵبژێرێ چۆنەڵی بواری ناوژوانەکە وەکو بوارێکی لاوەشی سیر بکە یانەکان ئیداری یانەکان تا چەند هاوکار بوونە لە هاوکاریکردنی ناوژیوانەکان بە ڕێنماییدان بە یاریزانەکانیان یاخود ڕێنماییدان بە هەندێرەکانیان کە کەمترین پشێ بیننەوەی ئێمە بینین هەندێک لە یانەکان هەیە یعنی ئیداری یانەکان خۆیان جەنگ لەگەڵ ناوبژیوانەکان خۆیان لە ناوبژیوان تووڕابن جنیە و قسەی نەشیاو بە ناوبژیوانەکان ئەڵێن بەداخەوە تا ڕادەیەکی زۆر ئەمە ئیداری یانەکان هاوکاری ناوژوانان نین ڕاستە هەموو یانەیەک مەسروفەکە هەموو یانەیەک جوهدەکە ماندوو ئەبێ لە کاتی خۆیان نەگرن بۆ تەمرین بۆ تمۆحێکی هەیە بیباتەوە بەڵام لە کۆتای بیرمان نەچێت تۆپی پێ ئەساسی تۆپی پێ هەڵەیە ئەگەر لە یاریگای هەڵە نەبێ نە ناوبژیوان هەڵە نەکا یاریزان هەڵە نەکا تۆپی پێ یاری نییە ئەوەستێت ئەساسی تۆپی پێ هەڵەیە ئەس لە ئەوروپا بە ڤاریشەوە هەڵاکرێت بەڵام بەداخەوە ئێمە ئیداری یانەکان ئەم ڕاستیان هەزم نەکردووە تا ئێستا لەم مەفهومە تێ نەگەیشتون دوو ئەوەی کە من تەجروبەم کردووە لەم چەند ساڵەیە شتێک زۆر بەداخەوە بێ و قسێ بکەم لێ دوانی هەنێک لە ڕاهێنەرانە بینی یا ستافی ئیداری یانەکان کە بە شێوەیەکی زەغباسی حاڵەتێکی زۆر ناشرینەکەن نەخوازراوەکەن نەبوونی متمانە لە بینی یانەکان و ناوبژیوانان دروست بووە لە بینی یانەکان و یەکێتی تۆپی پێ من بەش بە حاڵی خۆم بەس ئەوانەی ئەو لێدوانانەم بینیوە ئەژنەوەکو خۆم کە ناوبژیوان بووم هەتا پارساڵ هیچ خاڵێکی ئەو تۆم نەبینیوە هیچ لایەنگریەک تا حەویزێک شتێک نەبووە لە ناوبژیوانانە بەڵام ناوبژیوانان ئەم زەختانیان لەسەرە ئەکەونە هەڵەوە و هەست بە ئارامی ناکەن لە یاریگاکانە لە بەڕێوەبردننی یاریەکانە هەست بە سەلامەتی ناکەن هەست بە پارێزگاری ناکەن دایم لە ناو یاریەکە داڵغەی لەوەیە تووشی پەلاماردان نەبێتەوە لەلایەن هاندەرانەوە تووشی کێشە نەبێت بە سەلامەتی لە یاریگاکە بچێتە دەرەوە ئەمە خاڵێکی زۆر زۆر مەترسیدارە لە خولی کوردستانە کە هۆکارە بۆ کاریگەریی زۆر خراپی هەیە لەسەر ناوبژیوانەکان باشە ئەمە بۆ یعنی یەکێتی تۆپی کوردستان بۆچی بە نووسراوی فەرمی بۆ نمونە داوا لە یانەکان ناکە هەر یانەیەک پێش دەستپێکی یاری پۆلیسی چالاکیە مەدەنیەکان ئامادە نەبێت لە یاریگەیە ناوبژیوان سافری دەستپێکردنی یاری لێ نەدات یعنی ئەبینین لە یاریە هەبەوە بۆ نمونە جگە لە هەندێک جار لە کاتی یاریەکانە یاریزان هێرشەکاتە سەر ناوبژیوان بە هەر شێوازی یعنی بە شێوازی ناشرینوانە هێرشەکاتە سەری بە لێدان بێ بە قسەی و نەشیاوێ بە هەر شێوەیەک یعنی هەندێک هەندێریش نییە بەڵکو یاریزان هەندێک جار ئیدارەی یانەی خاوەن یاریگای یعنی ئەبێ ئەو پۆلیس چالاکیە مەدەنیەکان لە هەموو یاریگەیەکە هەبێت و هەروەها بێلایەن بێ پۆلیسی چالاکیە مەدەنیەکان ئیشی خۆی بکەن نەک بۆ نمونە ئەگەر تیبی میوان هەڵەیەکیان کرد هەندێرەکانن هەڵەیەکیان کرد بەکاری خۆی هەڵسێت و بەڵام تیبی خاوەن یاریگای یاخود یەکێک لە ئەندامانی خاوەن یاریگە یاریزانێک کە هەڵەیەکی کرد نەتوانێت هیچ بکات کاکسیداد ئەم خاڵی بەڕێز باسەکەی دەمێکە یەکێتی تۆپی کوردستان کردێتی بە خاڵێک و بە یاسا و ڕێنماییەک ئێستا کە سەرپەرشتیارم ئەگەر لە هەج یاریگایەک یاری بکرێ پۆلیس چالاکە مەدەنیەکان ئامادە نەبن یاریەکە ناکرێت ینی ئەمە ڕێنمایە و بەرگەیەکە لە خولی لە یەکێتی تۆپی کوردستان تەسبیت کراوە بەڵام بەکردداری جێبەجێکرێت ئەبێ جێبەجێکرێت ئەگەر هەچ کەسی هەر جاریەک ئەو حاڵەتە یاری کرا و چالەکە مەدەنیەکان ئامادە نەبوو ستافی ناوبژیوانان سەرپەرشتیاری یاری بەرپرسان
من بۆ خۆم لە یەکێک لە یاریەکانی وەرزی ئەم ساڵی خولی نایبی کوردستان بوو یاری یاریەکە لە شاری سلێمانیا و با ناوی دووتیپەکە نەبم یعنی هیچ پۆلیسێکی چالاکیە مەدەنیەکان لە ناوی یاریگەیە وجودی نەبوو هەر کەسێک هەر هەندێک تەنانەت دەرگاکانیش کرا بۆ هەر هەندێک ئەیتوانی بێت و بچێتە ناو ساحەکەەوە ئەوە کەم تەرخەمیەکە من ئەیژەرمەوە بۆ ستافی ناوژوانان بۆ سەرپەرشتیاری یاری چونکە من ئێستا کە سەرپەرشتیارم لە خولەکان کە ئەچمە ساحەوە پێش یاری بە 2 سەعات یەکەم خاڵکە جەختی لەسەرەکەمەوە چالەکە مەدەنیەکانە دواتر ئیسعاف هەر چێشیان لەوێ ئامادە نەبێ نابێ یاری بەڕێ بڕە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو دوو بەڕێ ئەو دوو کارکتەرە سەرپەرشتیاری یەکەم بەرپرسە ئەو خاڵە لاوازە ئی سەرپەرشتیارە و یەکێتی تۆپی کوردستان ئەبێ ئەو چۆنەڵێ زیاتر سەرپەرشتیاران بە ئاگا بێنێتەوە کۆنتترۆلکە و زیاتر تەسنیفیان کات چونکە ئەمە خاڵێکی جەوهریە لە یەکێتی تۆپی کوردستان ئەگەر سەرپەرشتیارێک لە یاریە خەلەلێک دروستکە کێشە و مەشاکیل و عقوباتەکە ئەگەڕێتەوە بۆ یەکێتی تۆپی کوردستان و ئەوانی پێوە سەرقاڵە بن بۆیە خەلەلەکان هەنێجار لە خوارەوە دەست پێەکە بەرۆکی یەکێتی تۆپی کوردستان ئەگرێت بە ئەندامان و سەرۆش و هەرمیان ئەمە پشگیری ئەوان نییە بەڵام ئەمە حەقیقەتە من سەرپەرشتارم پێم وتراوە بەبێ پۆلیس بەبێ سیارەی فریاکەوتن بە هیچ شێوەیەک یاری دەست پێ ناکەن تەواو هەرچەند نادی زەختی کرد من لەوێ حازر بوو حازر نەبوو ستافی ناوژوانان ئەتوانی بڵێ خۆتان بگۆڕن با یاریگا بەجێ بێڵێ ئەو کاتە تیپی خاوەن یاریگا بە دۆڕا هەژمارەکرێت ئەو کات بڕیار ئەکرێت و لای یەکێتی تۆپی کوردستان تۆ وەکو خۆت وەکو ناوژوانان وەکو سەرپەرشتە راپۆرتی خۆتە نووسی لە راپۆرتەکە ئاماژە بۆ خاڵانادەی لەبەر ئەم هۆکارانە ئەم یاریە دەست پێ نەکراوە چونکە بیرمان نەچێک ئاکسیدات لە هەموو عالەمە یاسای تۆپی پێ و ناوبژوانان بۆ سەلامەتی ژیانی یاریزانان حیمایە پارێزگاریکردنی یاریزانانە ئێمە هاتوین یاری بکەین چێژ لە یاری ببینین مشکلەکە لای ئێمەوەیە ئێمە کەین هاندەریەت نایە چێژ لە یاریەکە ببینێ هاندەریە دووە ئەزانێ با شەکەش تۆزە لە ئەتەکێت شوێن بازانە شەڕی کافر و مسلمانە نازانێ ئەگەر ئەم فیرقەی خۆی بدۆڕێ یەکسەر ئەبێ پەلامار بە ئەو پەڕی دڵسۆزی هاندەر ئەمڕۆ لە خولەکانی کوردستانە بۆ بە شەڕ سەرەوەی سە شتێکە دۆ باسەکە ئەگەر هاندەری نادیەک دوای یاری کە دۆڕا شەڕی نەکردو پەلاماری ستافی ناوژانیان نەیاو پەلاماری فیرقەی تیپی بەرامبەریان نەیاو پاسەکان جامەکەی نەشکان و سەری یەکدوانێک نەشکا ئەمە هاندەر نییە ینی بەعکسەوە ئێمە لەمە تێگەشتوین هاندەران ئەبێ بێن چێژ لە یاری ببینن جاری وایەت فیرقەکە و تیپەکە و یاریی زۆر جوانەکە و ئەدۆڕێ بەڵام چێژی هەیە چێژ و متعی لێبینی تامیشی ڕۆحی هەیە ئێمە ئەبێ ئەمە بڵاو بکەینەوە ئەمەش لە ستودیەکەیەوە با تۆزێک لێ بکەین بەڕاستی ڕاگەیاندن کارانی کوردستان ڕۆڵێکی سلبیان هەیە لە خولەکانی کوردستانە یعنی هەنێ جار ئەمانە بە مهم ناوزەن دەکرێت بۆیە ئەمە پەرە ئەسەنێ ئەمە کێشەیە بەرۆکی خولی کوردستانی گرتووە ئێمە هاندەرەکانمان ستافی ئیداریەکان هەنێ جار بەمە تێگەیشتون بە هەموو شتێکت لەسەر و شەڕ و ئاژاوێ بۆ بگێڕمەوە پێشیارەکان چەند ساڵێک پێویستە بۆ بینینی یەکێک لە یاریەکانی خولی ناوی کوردستان لە شارێک و بۆ شارێکی ترە ڕۆیشتم لەگەڵ هاندەرانی تیپێکی ئەوانەیەکەوە لە دەروی یاریگەی خۆیان بوو لەگەڵ ژمارەیەک لە هاندەرانە تەقریبن بە کۆستەرێک ڕۆیشتین ئەتر دوو کۆستەری تریشمان هەر لەگەڵا بوو لە نێو پاسەکە سەرۆکی دەستەی هاندەرانی ئەو تیپێک ئەو یانەیەکەوە لەگەڵانە ڕۆیشتە بووم تامان لەگەڵ یانەکەی بەرامبەریانە چۆن بڵێ وەکو دوژمنداریەکی لە مێژینیان لاتەوە ئەمەە دژی یەکن ئەوانە ناو پاسەکە ناو کۆستەرەکە وتی خۆتان حازر کردووە بۆ شەڕ وتم شەڕێکی کاکە ئێمە چین تەمەشای یاریەکەین بینەری یاریەکە بین شەڕێکی وڵاتی وڵا ئێمە پێش یاریەکە ینی خۆمان حازر کردووە پێشەوەی سەر یاریەکەین خۆمان حازر کردووە کە لەگەڵ هاندەرانی تیپی بەرامبەر بیکەینە شەڕ و تیان هەڵبین وتم کاکە ئێمە بۆ سەرکردنی یاریەتی شتی وا چۆن بێت تەمان بە فعلیش کردیان لە کاتی یاریەکەیە شەڕەجنی و قسەی ناشین لەگەڵ هاندەرانی تیپی بەرامبەر هەتاوە لە یاریەکە تەواو کارەکە تەواو بوو ڕاستەخۆ لەسەر مدەرەجەکان چوونە خوار و چوونە حەوشەی ساحەکە و
کردیانە شەڕ لەگەڵ هاندەرانی تیبی بەرامبەرە دوای گلیان لەم نەکرایانە تۆ ناجیتە شەڕکەی لەگەڵمانە وتم من بەداخەوە کە ئێوەم بینی یعنی ئەمەتان کرد بەڕاست من کە سەرتا هاتم لەگەڵتانەوە بزانین کەوا بە سوعبەتتانە بەڵام ئێوە کردتان بە ڕاست زۆر بەداخەوە بۆتان ئەمە مشکلەیەکە بەڵام بنکردنی ئەم شتانە بنبەر یعنی لە ئەساسەوە ئەگەر ئەمە نهێڵین هەنێ ڕێگە چارەی ئیداری و فەنیە کە ئەگیرێتە بەر زۆر ئاسانە حتا بۆ کەمکردنەوەی هەڵەکانی ناوبژوانیش لە یاریگە هەنە ڕێکاریە ئاسان هەیە ئیداری هەیە بیکەیت ئەم دیاردانەت وردە کەمە بێتەوە بەڵام دووبارە منێڵێمەوە ئێمە بەوە تێنەگەیشتوین بچین چێژێک لە یاری بین بۆ من لە یاریەک لە یاریگا دانیشم وەکو ئەوە نییەکە لە تەلەڤیزۆن سەیریکەم حاڵەتێک ڕووبایەتر نابینەوە گۆڵێکە کرێتر ئەو گۆڵە نابینەوە بۆیە پێویستە هاندەر ئەوە لە مێشکات چەسە بێ ئەو گۆڵی کەکران دووبارە بوونەوەی نییە یعنی وەکو تەلەڤیزۆن چەند جارێک لە چەند زاوێک لێ یاتەوە تۆ ڕاستەخۆ لە ناو یاریگای وەرە چێژ لە یاری ببینە تامی یاریەکە بکە بزانە ئەم یاریزانە بەهرەیەکی چ توانایەکیە و هاندەرانی ئێمەش نەبوونەتە بنەمایەک و ئەساسێکی چۆنەڵی بژێوی یانەکان پێویستە ئیداری یانەکان چۆنەڵی گلەی لە هاندەرەکانیشان بکەن بە بۆنەی شەڕی هاندەرەکانیانەوە کەونە عقوبەوە عقوبەی چۆنەڵی سزای مادی ئەبێ بن یاریانە گوازرێتەوە مەسروفیان لە سۆر زیابێ پێویستە پێش دەستپێکردنی خولی کوردستان ئیداری یانەکان لەگەڵ هاندەرانە کۆ ببنەوە یعنی هەر نیدای بکەن بڵێن بۆ نمونە بڵێن بۆ هاندەرانی خۆشەویستی فلان نادی دانیشن هەر لە یاریگاکەی خۆیان هەر نەبێت لەگەن نوێنەری هاندەران دانیشن تیانگەێنن ئاژاوی ئێوە ئەبێتە هۆی سزادانی ئێمە بۆ نمونە لایانی مادیمان باش نییە 2 ملیۆنێک سزا ئەیرێن ئەبێ 2 ملیۆن سزا بن یاریەکەمانە گوازرێتەوە یاریەکەمان بۆ نمونە لە سلەیمانیە چێتە دەربەنی خان ئەبێ ئەمە مەسروفی یاریزان بۆ نمونە بچینەوە تەمرینکەین پاس هاتوو چۆ بکە خواردن مەسروفی خواردن ینی ئەم یاریزانانە کامل ئەم سافە دووژەم خواردنەوە بۆ نمونە ئەبێ بچی لێوێ تەمرینکەی لەوێ یاریکەی ئەمە هەمووی بێتە مەسرفێکی مادی لەسەر یانەکە بۆیە ئەگەر ئێوە بلیتێک ناکڕن بێن بۆ سەیری یاریەکە هاوکارمان من مەبنە هۆی زەرەرمان لەلایانی مادی پێویستە ئیداری یانەکان ئەمە لەگە هاندەرەکانیان ناینکەن بەڵام نەک ئیدارەیەکی ئیداری یانیە کە وەکو بەڕێزە ئاماژە پێ بچین شەڕ جاربا لەگەڵ تیپی بەرامبەر شەڕکەین زۆر لە هاندەرەکان من کە دوانوو من لەسەرم باسە گلەی لە ناوبژیوانە کە یانی زۆر جارەڵێن هەندێک لە ناوبژیوان تەرکیزی تەواو ناکەن بۆنە زۆر جار داڵغیانەڕەوە هەندێک جار ینی هاندەران گلەی لەوەگەڵێن هەندێک لە ناوبژیوانەکان داڵغی ڕۆیشتووە نەیت بۆ منە هەندێک جار حاڵەتێک ڕووی داوە ناوبژیوانی لە بڕیاری نایەوە لەوە نزیک بە چاوەڕێی ناوبژیوانی ناوەڕاست و بڕیاردە ناوبژیوانی ناوەڕاستی چاوەڕێی ناوبژیوانی لا بووە کە وتیتە حاڵەکە لەوە نزیک بووە بە ئەو بڕیاردە ینی دوای چەند چرکەیەک دواتر بڕارێکیان داوە هەنێجار بڕارەکە دروستیش نەبووە بە پێچوانەشەوە بوو شتێک هەیە پێوتێ فەنیاتی تاحکیم فەنیاتی حەکەم بەداخەوە ئێمە لە کوردستانە کەسێکمان نییە ئەمە فێری حەکەمەکان بکە فێری ناوژوانەکان بکە ئەو پەڕی ڕێزم بۆ ناوژان ئێستا من نمونەی شاری سلێمانی بۆ بێنمە و ئەوەنی لەگەڵ ناوژوانان بە عام لە شارەکان ئێمە چەترێک نییە ناوژوانان کۆ بکاتەوە کەسێکی ئەکادیمی نییە سەرپەرشتی ناوژوانەکان بکە فێریان بکە سەمە خودی خۆم ئەوەی کردومە بە هەوڵ و توانای شخصی خۆم بووە لە هەزال هەتا ئەم دەقێ پەیوەندی بە دەرەوە بکە بە محازری دەرەوە عنی ڕەفاقەت تۆڕێک دروست کردووە بەردەوام معلومات دوێ فەنیاتی حەکەمی ئێمە ئەم کێشەیە لە ناو حەکەمەکانی ئێمەیە هەیە ئەرک و واجب لە یەکجا ناکەنەوە ئەرکی لای یاریدەدەری ناوبژوان چییە واجبەکەی چییە ئەرکی حەکەم واجبی حەکەم ئەمەمان نییە بۆیە تەزاڕوبی بڕیاردان دروست ئەبێ باشە ئەم شێوازی کە بەڕێزە باسیەکەی ئەمە دروستە بێ لە یاریگاکانە یا ئەم کێشەیە بەرەوکی ناوبژانانی گرتۆ ڕۆژ بە ڕۆژ زیاکە هۆکارەکەشم بۆ گەڕانێتەوە نەبوونی کەسانێک کە ئەم شێوازی حەکەمیە بە هەموو تەفسیراتی بە هەموو جانبەکانیەوە هەزمی کردبێ بیگەێنێ بە ناوژوانان ئەمە یەکێ لە هۆکارەکان یەکیشکە لە هۆکارەکان لە شارەکان کەسانێکی پسپۆر کەسانێکی خۆنەویست
ناکەنن بەرپرسی ناوژوانان و بێتە پێشەوە چۆنەڵی هەوڵ لەگە ناوژانان با ناوژانان فێری ناوژانیکە با لێت نەشارمەوە بەشێکی ئەو هەڵێ ئەو مشکلی کە پێم وتی ئەوە ئەگەڕێت و بۆ ئەوەی کە هاندەران زەمینیان خۆش نەکردو و ناوژانە بە مرتاحی ناوژانیکە لە یاریەکەی خۆیان باشە دایم داڵغیان لای ئاژاوە و کێشە و شەڕ و ململان و چون لە مەلعەبەکە بچنە دەرەوە ئەمە حەقیقەت باسکەین دەردینەڵێ هەندێ پەردە لەسەر ڕاستیەکان لابێت ئەمە جانبێکی جانبی دومیان نەبوونی ئەم شێوازێ نەبوونی نە مەعسکەر تەدریبان نەبوونی دەوراتە ئەمە کاریگەری زۆر زۆر خراپی لەسەر ناوژانە حاڵەتێکی زۆر ناشاز لە ناوبژاوانانی خولی کوردستان دروست ناوبژاوانانی خولی کوردستان سەرەیە منافەسەی ئەکادیمی و ئیداری نەماوە ئەو ناوبژانی زۆرترین ناوبژانی کە ئەوە باشە ئەمە یەکێکە لەو شتە خەڵەتەی کە چەندراوە لە ناخ و لە فکری ناوبژوانانە ئەمە کارەساتە و بەرۆشی ناوبژوانانی گرتووە چەند ساڵە لەمەوە پێش ئەمەیان دروست کرد کۆمەڵێک کەس کە بەرپرسی ناوبژوانان بوون بەداخەوە ئەمەیان دروست کرد ئەم ڕیتمە ناشرینیان هێنایان ناو ناوبژوانان بەم شێوەی لاوە دوو لەلایەن هەنێک کەسەوە کە بەرپرسی ناوبژوانان بوو شتێکی زۆر ناشرین لە دروست بوو گرنگیدان بەو ناوبژوانانەی کە نزیکی خۆیانە کە لە ئێواران لە کافتریا بەیانیان لە چاخانەکان جارجار شەوان لە باخەکان دائانیشتن و کۆبوونەوە ئەمانەی خۆیان پەرە پێ بدەن بیانهێنن ئەفزەڵێتیان بن بەسەر ناوبژوانەکانی کێ ئەمەش هۆکاریشکە بوو کە وای کرد ناوبژوان ئاسی بێرە و خوارەوە بێتەوە هەنێ ناوبژوانە بێتاقەت بێ بێزار بێ هەنێ لە ناوبژوانەکانیش بەداخەوە بەمایتر بگەینە بنبەس هەنێ ڕاستی بڵێن هەموو تیرەکە نین لە ئەندامانی یەکێتی تۆپی پێی کوردستان وەلەو تێبینیشمان هەیە لەسەریان من بەش بە حاڵی خۆم تێبینیم هەیە لەسەر ئەندامان لەسەر ئەدایشکردنیان بۆ منە لەسەر ئەدای بڕیاردانیان بەڵام هەموویان ئەوان نین ئێمەشی هاندەرانن ئیداری نادیەکانن ئەو کەسانن کە لە بەرپرسن و لە لیژنەکانان ئەم شتە غەڵەتانە ئەڕوات هەنێک لە ناوبژوانەکان کەسابەتە وەکو کەسابەت ناوبژوانیەکە لە خولەکان ئەمە کارەساتە ئەمە شتێکی زۆر خەتەرە شتێشکەش کە بەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستانی کردو ئەبێ یەکێتی تۆپی پێی کوردستان لیژنەی ناوبژوانان دروستکان نەک نوێنەری ناوبژوانان لە یەکێتی تۆپی پێی کوردستان مەرج نییە لیژنەی ناوبژوانان هەبوو ئەندامیشی سلەیمانی تیابێ یا ئەندامی هەولێری تیابێ یا ئەندامی کەرکووکی تیابێ یا ئەندامی دۆکی تیابێ ئەم حەسە و پێگەی جوگرافیە زەرەری یاوە لە بەرەو پێشچوونی بواری ناوبژانی لە خولی کوردستان لیژنەیەکی ناوبژوانانی لە کەسانێکی پاک ڕابردوو جوان لە خولی کوردستان لە کەسانێک کەسایەتێکی جوان و باش و بارزیانە بێ لیژنەیەک دروستکەن با نوێنەری کەرکووکی تیانە بێ با نوێنەری سلەیمانی تیانە بێ با نوێنەری هەولێری تیانە بێ با نوێنەری شارێک لە شارەکان دوو شار تیانە بێ بەڵام گرنگەوەیە کەسانێکی ئەکادیمی بن بتوانن ناوبژوانان کۆکەنەوە ناوبژوانان بێنە ئاسی ڕاستەقینەی خۆیان ئەگەر یەکێتی تۆپی پێی کوردستان ئەمە نەکات هەر نوێنەر و نوێنەری پێگەی جوگرافی ئەمە کارەساتە ئێستاش ئەو ڕتمی کە باست کرد هەر ماوە یاریکردن ناوبژێوانیکردنی بە نۆرە یعنی سیستەمی بە نۆرە دانایی ناوبژێوان بۆ یاریەکان بەڵێ لە ئەوە ئەکەوێتەوە سەر نوێنەری ئەو شارێکە ممەسیلی ئەو حەکەمانەکە لە یەکێتی تۆپی پێی کوردستان بەداخەوە ئێسەش ئەوە ماوە لەسەر ئاستی ڕەفاقەت ناوبژوان داهاندرێ ناوبژوانە خوێندرێتەوە ناوبژوان هەیە زۆر بە مستەوایە زۆر ئەزمموی هەیە بڵام زۆر بە مستەوایە توانای ئەوەی هەیە کە ببێتە ناوبژوان ئەگەر هەوڵی لەگەڵ بێ بەس لە بەرەوەی ڕەفیقی منیش بەرپرسم ڕەفاقەتی نییە لەگەڵ من نایخوێنمەوە ڕەفیقەکەی خۆمە پێ باشترە بڕۆ ئەوەنە وەرگرە و ئیشێشکە چۆنەڵەیە بژێوی ژیانی پێ باش بەڵام من بیر لەوە ناکەمەوە چ کاریگەریکی نەرێنی ئەبێ بۆ چەند ساڵی داهاتوو بەداخەوە من خۆمیشەکەم لەو قوربانیانە لە شاری سلەیمانی ئەگەر لە بەرەوەی ئەهلی کافتریا و چاخانە نەبووم ئیحتیمامیان پێ نەیان بگرە زڵایەتی زۆریشان کردم
بۆ یەکەم جاریشە ئەگەڵم بامە بۆ مێژوو لە بەرنامەکەی تویا بمێنێ. ئێمە خۆشحاڵین کە توانێکی تایبەت بە بەرنامەکەی ئێمە وت بەس بە باسکردنی کاری ناوژیانی بە گشتی وەلانین بینە سەر باسکردنێک لە کاری ناوژیوانی خۆت کۆمەڵە پرسیارەکەم بە کورتی چۆن بڵێ بە یەک وشە و دوو شەوانە ئەو کاتێکەوە ناوبژیوان بوویت کام تیپ هەمیشە مرتاح بووی کەوا یاری ئەم تیبەت بەڕێوە بردوێن نە ئیدارە نە یاریزان نە هەندەرەکانی هیچ کێشەیەکیان بۆ تۆ دروست نەکردووە؟ لەگەڵ هیچ یانەیەکی کوردستانە من هیچ کێشەیەکم نەبووە بە هەموو یانەکان مرتاح بوو. هیچ ناوێک نییە کە هەمیشە ینی بۆنە پێت خۆش بوو بێت بۆ نە یاری ئەم یانەیە بەڕێوەنەوە یاخود بۆ نەتیبێکە و بێ مرتاحترین بوو بیت لەگەڵ یانە؟ من ناڵم بە هەمویان مرتاح بووم سوپاس بۆخوا هەموو یانەکانی خولی کوردستان بە پلەیەک بە ممتاز زۆر مرتاح بوون بە من زۆر مرتاح بوون تایست هیچ هەندێک کێشە بووم بەڵام شتێکی ئەو تۆ نەبووە جاریوا لە سوء تەفاهم بووە لە غەڵەتێک گەشتنەوە بووە. هەندەری هیچ جانێکە بۆ قسەی نەشیاو یان قسێکی بەنەوە کردبێت؟ بەڵێ زۆریش ناوەکان ناتوانێت تحدیدکە یان بۆ نمونە وەڵی لە زۆر یاری ساڵێکیان یاری کۆیە و گازی باکوورم بەر ڕۆبەرت وڵی نازانم کەس نەمالە تەیافەکەم لە زۆر ئەوم بیر ماوە وەڵا لە خولی ممتاز بەخوا لە زۆربەی یانەکان هەندەر جوێنی پیاوم لە هەولێر ینی هەندەرانی یانی هەولێر جارێکیان زۆر تووشی کێشە بوو قسەیان زۆر پێوتم. لە ئەو برانن هینان یاریدەرە ناوبژیوانانەی کەوا لەگەڵ تا کاریان کردووە کام یاریدەری ناوبژیوان مرتاح بوویتە لەگەڵ لێ هەمیشە پێدوا بۆیتر لەگەڵ ئەمابی لەوانەیە کەمترین هاڵەتان توش بێتەوە یاخود هەمیشە مرتاح بوویتە کە دڵنیا بوویتە لەو بڕیارانەی کە داوێتی؟ من بە یەک شێوە جواب دێمەوە کە ئاکسیدات ئەفۆم کە لەوانێت تۆز جوابەکەم زۆر بێت. من کە بیدایەتی ناوبژیوانی دوای چەند ساڵێک هۆنیە سەرەتایت و تا لە وەزعەکە تێگەی بڕیارم ما ببم بە ناوبژیوان ببم بە حەکەم بە مانای کەلیمە حەکەمی بکەم. هەنێ مۆزوع هەبوو لە مێشکی خۆمم دەرکرد یەکێ لەو مۆزوعانە عەدەدی حەکەمی یەکێ لەو مۆزوعانە حەز بە چێ بکەم بە چێ مرتاح بم بە هەمووی مرتاح ئەوەم لە مێشکم دەرکرد چونکە ئەمە ستافە جاریوا بۆ من ناو حەکەم بووم یاریدەدەرەکانم خەڵکی دۆک بووە یاریدەدەرەکانم خەڵکی کەرکووک بووە یاریدەدەرم هەبووە خەڵکی هەولێر بووە یعنی ئەوە نەبوو بەس سلێمانی بێ بۆیە ئەو فکرەیەم لە مێشکی خۆم دەرکرد. هەنێ جوانب هەبوو لە مێشی خۆم دەرکرد یەکێ لەوانە لایەنی مادی هەتا ئەمڕۆ بیرم لە مادە نەکردوێتەوە چاوەڕێ نەبووم ئوجود پارساڵ ئێمە بایکۆتێکمان کرد برادەران وتیان ئەگەر کێشەی مادی و هەیەوتم و پارەی من گردنتان ئازابێ بۆ خۆتان گردنتان ئازابێ. هاوکاری کۆکرایەوە بە ناوبژیوانانی سلێمانی وەرم نەگرت وتم ئەو حەسەی من بدرێ بە ناوبژیوانێک کە پێویستی پێیەتی ناڵم زۆر دەوڵەمەندم و دەوڵەمەند و لەوانەیە وەزعی مادیم زۆر خراپە بەڵام حەکەمیم وەکو حەکەمی کرد وەکو وەرزش حەکەمیم کرد وەرزشم کرد بە ماناکەی خۆی بۆ مادە نەکردیانی ئەبەت بۆ مادە نەم کردووە و بەسەرش بیرم لە حەکەمی نەکردوەوە بیرشم لەوە نەکردوەوە 6 حەکەمی بکەم یا 10 حەکەمی بکەم وتومە 2 حەکەمی لە ساڵەکە بۆ هەر بۆ ئیسپاتکردنی قسەکەم حەزەکەی کاک تەڵعات ئەندامی شێتی تۆپی کوردستان بەرپرسی ناوبژیوانانی کوردستان بووە لە جەناویان پرسە لە بەرپرسەکانی ناوبژیوانانی شاری سلێمانی پرسە وتومە 2 حەکەمی بکەم لە ساڵەکە بەس بە حەقی خۆم و بە مستەوای خۆم بێ گرنگ نییە لەلا هۆکاری واسێنان لە کاری ناوبژیوانی هۆکارەکە ڕەنگە تۆزە شخصی بە حەز ناکەم باسی بەس قەی ناکەم باسیەکەی حەزم کرد ئەگەر بە درێژیش نەبێ هەر من لەسەر خاوەنی 2 مناڵم تەمەن درێژ بن سەلامەت زۆر سپاس کوڕەکەم لە تەمەنێکا بوو پێویستی بە من بوو زۆر لە بارودۆخەکە پێویستی بە کاتی من بوو نتوانین بڵێن ناچار بووم دەست لە وەرزشەکە هەڵگرم کاتەکەم بم بە مناڵەکە چونکە ناچار بوو پێت خۆشە ئەو هۆکارە یەکێکە لە هۆکارە لە سایانەوەی هۆکارەکەم پێت خۆشە کوڕەکە دۆگو خۆت
کاری ناوژیانی هەڵبژێردی یاخود سربەست کردووە حەزی بەچیە یاخود ئایا حەزی بە وەرزش هەیە؟ ئێستا حەزی تۆزە بە وەرزش هەیە لەگە هاوڕەکانی لە مەکتەب ئەژنا زۆری ڕق لە وەرزش بوو باشە و سەر پشکیشیەکەم بەو بارودۆخی کە من خۆم تێی پێڕم تیا ڕۆشتوم بەو بارودۆخانی کە خۆم ئەیبینم نەک کوڕەکەی خۆم حەز ناکەم کوڕەکەی تۆ کوڕەکانی خەڵکی کەش وەرزش بکە ئەوەی کە ئەیبینم ئەوی بینیمە بەداخەوە کاتی بەرنامەکەم هیچ جیوای نەما کۆتایی پیاتوەگەر دوا قسە دواوتت لە کۆتایی بەرنامەکە لە کۆتایی سوپاس بۆ دیدارە کەمەنێ من زۆر خۆشحاڵ بووین من زیاتر هیوادارم ئەمە دەرگایەک بێ بۆ بینین و دەرخستنی کۆمەڵێ وزە و توانای نوێ کە هاتوونەتە پێشەوە لە کوردستانە لێرەوە حەزەکەم بیکەم بە دەرفەتێ هەمیشە خۆم بە قەرزاری ئەو کەسە ئازانم کە یەک کەلیمەی فێر کردبێتم بە یەک کەلیمەش پشتگیری کردبێتم سوپاسی هەموو ئەو کەسانەکە سوپاسم بۆ هەموو برایانی ڕۆژنامەکار وەرزشی کە بە دێڕێکش بێ منیان خوێن دەبێتەوە لە فەیسبووکی خۆیانە بێت لە هەر شتێکا بێت خۆم بە قەرزاریان نەزانم خۆم بە قەرزاری هەموو هاندەرانی وەرزشی کوردستان نەزانم ئەگەر حورمەتی خولی کوردستان بگرن خولی کوردستان جوان پیشان بن چونکە ساڵی 2019 من لە ماسکە تەدریبێ بۆ لەو تۆزە درێژەی پێم داوای لەبوردنەکەم دوانە کاتی بەرنامەکە ساڵی 2019 ماسکە تەدریبێکمان هەبوو لە مسر ماسکە تەدریبی ناوجوانانی عێراق نێودەوڵەتی لە وڵاتی مسر یاریەک لە یاریەکانی خولی کوردستان بوو بە شەڕ و ئاژا و کێشە هەموو حەکەمەکان دانیشتن ڕویان کردە من وتیان ئێوە چۆن نەتوانن ئەم خولە بەرن بەڕێوە یعنی خولی کوردستان ئەمڕۆ ئەوە نەماوە لە سلێمانی هەولێر و دۆ کابێ خولێکە بە بۆنەی ئیعلام و سۆشیال میدیاوە خەڵک ئەیبینێ متابعەیەکە یعنی ئەلویا بۆ من زۆر ناخۆش بوو بەداخەوە ئەوە ناوژوانەکان نێودەوڵەتی بوون تیانێمە ناوژانی نەخۆی ئاسان نێودەوڵەتین ناتوانین ئەو خولە بەرین بەڕێوە ئەگەر ئاوا بێ ئێوە چۆن نەیکەن یعنی چی خولی تۆبی پێ ئاوا بێ شەڕ و ئاژا و فەرتەنەیەکی زۆر زۆر هەین بەداخەوە بۆیە داوا ئەەکەم لە دوا قسەم بێ زۆر داوا لە بن داوا لە هەموو ئیدارەیانەکان و لە هەموو هاندەران من وەکو خۆم مەمنونتانم ئەم ئاژا و شەڕ و کێشەی کۆتایی پێ بێنن وەرن تۆپی پێ بخەن تۆپی پێ بەرەو پێش بەرین لە کوردستان عەزیزان کاتی بەرنامەکەم کۆتایی پێات لە کۆتایی بەرنامەکە سوپاسی ئامادە بوونی ساسان عومەر ناوبژیوانی پێشووی خولەکانی کوردستان و عێراق کە ئێستا سەرپەرشتیاری یاریەکانی خولەکانی کوردستانە دەکەم کە ئەمڕۆ ئامادە بوو لەگەڵمانە سۆدیۆکە و بەرنامەکەی جوانتر و ڕازاوەتر کرد سوپاسی ئێوەشەکەم تا ئەم کاتە بینەرمە بوون سوپاسی هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی برای بچووک تاسیداد بابانی قبوڵ فەرمونون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران